بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنمەیەدا بە میوانداریەتی هەریەک لە بەڕێزان دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و دەرووناسی کە لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵمانە هەروەها لە ستۆدیۆی هەولێر هەڵبەت بە میوانداریەتی بەڕێز کاگە محەممەد گۆمەشینی و تەبێژی دەستەی مافی مرۆڤ قسە دەکەین لەسەر دیاردەی زیادبوونی ڕێژەی تاوان و هۆکار و دەرەنجامەکانی بەتایبەتیش بابەتی کوشتن کە لەم ڕۆژانەدا خەریکە دەبێ بە دیاردە و ڕۆژێک تێناپەڕێ لەم ماوانەدا کە نەبیستین لێرە و لەوێ یەکێ یادوان لە ڕووداوێکی نەخوازراودا بوونەتە قوربانی و کوژراون. بەخێرهاتنی میوانە بە ڕێزاکانم دەکەم دکتۆر بەخێربێی. زۆر سپاس دەکەم هەروەها بەخێرهاتنی میوانە بە ڕێزەکەی شاری هەولێری پایتەختیشم کاک محەممەد گۆمەشیری دەکەم و تەبێژی دەستەی مافی مرۆڤ دکتۆری بەڕێز دەمەوێت لە بەڕێستەوە دەست پێ بکەم. لەم ماوانەی دواییدا دەبینین ڕێژەی کوشتن یان ڕووداوی پێوەست بە کوشتن ڕوویان لە زیادی کردووە. بە زۆرێ تەنانەت یەشی لە دەستگاهرە دیارەکانی ئەم هەرێمە کە دەستگای جوبنی ئاساییشە ئەمیشی هێناوەتە سەرخات بەزەرێک لە دوو ڕۆژی ڕابردوو بیاننامەیەشی دەرکردو و تێدایانی ئەوەی نشاردێتەوە بەفعلی ئەم دیاردەیە لە هەرێمی کوردستان خەریکە دەبێت بە دیاردە و ڕۆژانە لێرە و لێوە دەبیستین کە خەڵک دەکوژرێ. بەڕێزت ئەمە چۆن تەفسیر دەکەی ئەمە چۆن دەبینی؟ سواس بۆ ئەم میوانداریە سڵاو لە بەڕێستان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بەداخەوە ئێمە لە بەرنامە جیاجیەکانە کە قسە لەسەر دیاردە کۆمەڵایەتی یا سیاسیە ئابوووریە پەروەردەیەکانەکەین هەمیشە ناچارە بین قسە لەسەر دیاردەیەکی نەخوازراو بکەین کە هەمومان نیگەرانەکە هەمومان دڵتەنگەکە. من هیوادارم فرسەت هەبێت قسە لەسەر دیاردەی باشیش بکەین، بەڵام بەداخەوە دیاردەی باشەکان ئەوەنە کەمن کە وەک بڵێت هاتوۆتە قاتی. دیاردەی کوشتن لە کوردستانە چەند ساڵێکە زیادی کردووە و دیاردە هەر خۆی بەمانە ئەوەی کە زانایانی کۆمەڵناسی قسەیان لەسەر کردو بریتە لەو لێ ڕاهاتنەی کە تاکەکان لەسەری ڕادێن وابێت بە شتێکی ئاسایی. تۆ لەبارەی کوشتنەوە ئەمە دەبینی ئەم پێناسەیە لە ئێمە کە ئەڵێن دیاردەی کوشتن ناچاری ناوا بڵێن دیاردە ئەوەیە کە لێی ڕاهاتوین ئەیبینین بە بەرچاومانەوەیە ڕۆژانە ئەبیستین ئەبینین ڕاپۆرتەکان کەناڵەکان دەستگاکانی میدیا هەمووی قسەی لەسەرەکات و شتێکی بەرچاو هەرگیز ناتوانێ بژارێتەوە. ئەسڵان قسە نەکردن لەسەری خۆتزیینەوەیە لەوەی کە دیاردەیەکی زۆر بەرچاو ڕوون هەیە لە وڵاتەکەمانە دیاردەیەکی نەخوازراویشە. دیاردەی کوشتن کە چەند ساڵێکە بەم ڕێژە نائاسایە زیادی کردووە ڕەنگە زیاتر لە هۆکارێکی هەبێت و هەر یەکێک لەو کوشتنانش لەو حاڵەتانش کەیسی تایبەتیە و زیاتر لە هۆکارێکیش لە پشتەوە هەیە. ڕەنگە قورس بێ ئێمە بڵین یان لێکۆڵینەوەی پێویستی لاینی پەیوەندیدار لایەنی ئەم هۆکاری ئەمانە کەش بکات، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن کوشتن ئەو حاڵەتیان ئەو دیاردە کۆمەڵایەتی کە هەیە دەرئەنجامە دەرئەنجامی چیە دکتۆر؟ دەرئەنجامی ئەو دۆخە سیاسی و ئیداری و ئابووریە کە لە وڵاتە هەیە. دوجار ڕاستە کوشتن حاڵەتێکی شخصیە، بەڵام مرۆڤ شەخص محکومە بەو ژینگە سیاسی کۆمەڵایەتی و پەروەردەی و ئیداری کە تایە ئەژێت. ئێمە لەدایک ئەبین بەمانە بە تەواوی وشەوە ئێمە بە بێلایەنی لەدایک ئەبین با بڵێن ئینتیمامان بۆ هیچ شتێک نییە کە دوجار ئەبینە کورد ئەبینە عەرەب ئەبینە چاکەکار ئەبینە ئیماندار ئەبینە بێ ئیمان هەر یەکێک لەمانە بەرهەمی پەروەردەکەیەتی بەرهەمی ژینگە سیاسی و کۆمەڵایەتی ئابووری و ئیداری و ئەوانی ئەخلاقیەکەیەتی. یعنی لە سەرەتاکە لەدایکە بین 100% ئێمە بێلایەنین هیچ شوناسێکمانێ بێ ناسنامەین دوجار ناسنامەی جیاجیا وەرئەگرین. تۆ نوتیژی بەرهەمی پەروەردەیە، پەروەردەش لەکوێیە گەشە ئەکات یان خێزانەکانە خێزان لەکوێیەتە خێزان و هەموو کۆمەلگا ئەوەی ئاراستەیە کە دەسەڵاتە دەسەڵات ئاراستەیەکە. دکتۆر بەڵام دەوترێت لە بابەتی پەیوەست بە کوشتن لە هەرێمی کوردستان زۆرێک لە زێدەڕۆیی هەیە بە حکمی ئەوەی کە تەنانەت بابەتی کوشتنی ئینسان کوژرانی ئینسان لە وڵاتانەشدا ڕوودەدا کە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی اقتصادیەوە وڵاتی پێشکەوتون لە وڵاتی گرتوەکانی ئەمریکا لە تەنانەت لە وڵاتانەی کە بە وڵاتی ئەسکەندافیش ناو دەبرێن. کەواتە بۆچی ینی ئێمە ئەوەندە زوومەکە بخەینە سەر کۆمەڵی حاڵەتی نەخوازراو کە دەشێت لە هەر ئان و ساتێکدا بێ کۆتاییان پێ بێت؟ ناکات شۆڕش ڕاستیەکەی جیاوازیەکی ئەجگار زۆر هەیە کوشتن لە وڵاتی ئێمەمانان یا با بڵین لە وڵاتی یا لە وڵاتێکە کە یاسا سەروەر نییە
لە وڵاتێکی تر کە یاسا سەروەرە ئێمە ناڵین کوشتن تەنها لای ئێمە هەیە لەوێش هەیە بەڵام لەوێ جیاوازەکە لە چیدا لەوێ و لێرە جیاوازیەکە ئەوەیە یاسا ئەتوانێت سەروەر بێت و کەسی تاوانبار بدۆزێتەوە بیداتە دادگا و لێپرسینەوە هەبێت با بڵین یاسا توانوێتی ما بۆ خاوەن ما بگەڕێنێتەوە تا ڕادەیەکی زۆر ڕۆڵی کاریگەر و بەرچاوی هەبووە لە ڕێخستنی ژیانی سیاسی و ئیداری و ئابووری و خێزانی تاکەکانە کەمتر خەڵکی پەناباتە بەر تۆڵەسەدنەوەی شخصی بەڵام لە وڵاتێکە کە یاسا مجرۆ بێت بێتاقەت بێت بێهێز بێت لاواز بێت بەپەن کرا بێت خەڵکی پەناباتە بەر تۆڵەکردنەوەی شخصی و ئەمە لەلایەک لەلایەکی تر چەک و ئەسلحە و با بڵین وەسیلەی کوشتن ئەوەنە فەراهەم بێ لە بەردەسا بێت ڕێخۆشکەرە بێ بۆ ئەوی کە کوشتن زیاتر بێت وەک لەوەی کە کەمتر بێت لە وڵاتێکە کە یاسا هەبێت کەمتر حاڵەتی کوشتن بەرچاوە لە وڵاتێکە یاسا نەبێت خەڵکی خۆی پەناباتە بەر ئەو نەزعەیە و تۆڵی خۆیەکاتەوە لە ڕاستیە هەر سروشتی مرۆڤ لەو بابەتەیە جۆرێک لە شەڕەنگێزی تیا هەیە ئەگەر دەسەڵاتدار درکی بەمە کرد و توانی بێتە بەدیل بۆ ئەو نەزع شەڕەنگێزیەی سروشتی مرۆڤ توانی ئەو کۆنتترۆل بکات کەمتر مرۆڤ پەناباتە بەر ئەوە حکوومەت دەتوانێت کۆنتترۆلی ئەوانە بکە یا دەسەڵاتدار ئەتوانێت کە ئەمە نەبوو ئەو نەزع شەڕەنگێزیە لە لای ئێمە هەمیشە زیندووە بێتەوە و خۆم چونکە حکوومەت نەیتوانی مافەکەم بۆ بگەڕێنێتەوە من خۆم تۆڵی خۆمەکەمەوە چونکە حکوومەت نەیتوانی ژیانی سیاسی و ئیداری من ڕێک بخات من خۆم با بڵین ئەبێتە شتێکی ئیسیهادی خۆی اینجا جگەل لەوەی کۆمەڵێک مەسلەی عەشایری شەخسی خێزانی خێڵکی هەموو ئەمانەی تر دێتە نێوانەوە ئەو حاڵەتەکە گەیشتۆتە ئەمە لە ڕاستیە ئەمە چارەسەر نییە کوشتن هەمیشە کوشتنی تری بەدواوە بووە و هیبادارین ئەمە زۆر چاکە دەچم بۆ لای هەولێر بۆ لای میوانە بەڕێزەکم کاک محەممەد گۆمەشینی و تەبێژی دەستەی مافی مرۆڤ کاک محەممەد هەڵبەت کوشتن یا کوژرانی ئینسان خۆی لە خۆیدا بابەتێکی ناساییە بەڵام ئەوەی لەم ڕۆژانەدا ئێمە دەیبینین یان بەڕێزیشت هەڵبەت دەیبینی و دەیبیستی چی زۆرتر بە نائاسایی و بە ناتەبیعی دەبینی هەڵبەت لەوەی کە پێویستە بە کوشتنەوە سڵاو لە جەنابەت سڵاو لە میوانە خۆشەویستەکە و سڵاو لە بینەرانی کەناڵەکەشتان دیارە بەداخەوە ینی خۆزگە ئێمە ئەمڕۆ قسەمان کرد با لە سەبابەتێکی دیکە کە پەیوەست بوو بە خۆشگوزەران یان هەر بابەتێکی دیکە کە جیاواز بووە لە بابەتی کوشتن و بەو ڕووداوانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوو بە تایبەتی لە شاری هەولێر و ئەم ڕووداوی کە ئەمڕۆژ لە شاری سلێمانی و دوێنێژ لە دەربەندی خان ڕوویدا ئەم حاڵەتەی کە ڕوویداوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەومان پێ دەڵێت کە ئەگەر لە مانگەکانی ڕابردوو حاڵەتەکانی کوشتن هەبوو بێ لێرە و لەوەیە ماوەیەک هەبووە و حاڵەتەکان دەستنیشان کراوە بووە و قەزیەکانیش تۆزێک دیار بوونە بەڵام ئەوەی لەو چەند ڕۆژەی ڕوویدا بە تایبەتی لە شاری هەولێر حاڵەتەکان زۆر ئاسایی نەبوون و زۆر بەسەریەکەوەش بوون بۆیە ئەمە وای کردنگدانەوەی زۆر دروست بکە و کاریگەری نەرێنیشی لەسەر هاوڵاتیان و لایانی دەرونی هاوڵاتیان و لەسەر ڕای گشتی شەقام هەبوو هەر ئەمە وای کرد کە ئێمە دیتمان ینی لە ماوەی تەنها 3 ڕۆژ دەستگا ئەمنیەکان زۆر بە پەلەهات نەسەرخەد و دەستیان بە کۆمەڵێک ئیجراعات کرد و تاو لە حزێ من قسە لەگەڵ جەنابەت دەکەم لە دوێنێ شێوەیەوە هەڵمەتێکی زۆر فراوان لە شاری هەولێر دەستی پێ کردووە و دەیان کەس لە خەڵکی کە چەکی بێمۆڵەتی پێ بووە دەژیر کراوە ئۆتۆمبیلی جامڕەش و ئەم هەڵمەتە بەردەوامە و دەستگا ئەمنیەکان بڕیارێکە ئەم هەڵمەتە بە بەردەوامی بەڕێوە ببن لەبەرەوەی هەموو دام و دەستگاکانی حکوومەت تێگەیشتون لەوەی کە لە ماوەی ڕابردوو خەڵکێکی زۆر بە ئاسانی سەرچی بەدەستکەوت بۆ زانیاری بەڕێستان ئەوەی کە نا ئاسایی بەلای ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ ئەوەیە کە هەموو حاڵەتانی ڕووی دەدا دووشتمان پێ دەڵێ یەشان ئەوەیە کە ئێمە دەمێکە وەکو دەستەی مافی مرۆڤ لە راپۆرتەکانمان وتومانە کە دیاردەی چەکداری زۆرە و دیاردەی چەکداری ئێستا بەڵێ جملەتە فەرموو زۆرە دیاردەی چەکداری ئەومان پێ دەڵێ کە لە هەرێمی کوردستان خەڵک بە ئاسانی چەکی بەدەست دەکەوێت و بازاری کڕین و فرۆشتنی چەک کە بە حساب لەلایەن حکوومەتەوە لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە کۆنتترۆل کراوە لە شارەکان بەڵام لە بەرامبەردا لە دەرەوەی بازارەکان چەک کڕین و فرۆشتنی پێدەکرێت ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەکاونتی تایبەت هەیە بە ئاڵوگۆڕکردن و کڕین و فرۆشتنی چەک یعنی خەڵکێک بە ئێمەی وتووە کە لە بازارەکان ئێستا کڕین و فرۆشتن بە چەکە قورسەکانەوە دەکرێت ئەمە جگە لەوەی کە ئێمە دەمێکە لە دەستی مافی مرۆڤ وتومانە چ پێویست دەکات کە کەسێک ئەندامە لە هێزە ئەمنیەکان لە پێشمەرگە لە پۆلیس هاتوچۆ لە دەستگا ئەمنیەکانی دیکە کاتێک دەوامی تەواو دەبێ
ئەم دەماچە و ئەم چەکەی بۆ پێەیە بۆ دێباتە ماڵەوە لەگەڵ خۆی ئەی ئەوە نییە لە ماوەی ڕابردوو بەشێکی زۆری ئەو تاوانانەی ڕوویاندا لە ماڵەوە قوتابیەک خۆی کوشت ژنێک خۆی کوشت پێشمەرگەیەک خۆی کوشت پۆلیسێک خۆی کوشت هاوڵاتیەک خۆی کوشت هەموو چەکانە بریتی بوون لەو چەکانەی کە کەسەکە یان باوکەکە یا برایەکە ئەندامی دەستگامنیەکان بوو چەکەکەی بردە ماڵەوە و لە ماڵەوەش جگەل لەوەی کە چەکەکەی لە شوێنێکی وە هەڵ نەگرتووە کە تەنها خۆی پێ بزانێ بەردەوام شەوانە لە بەرچاوی خێزان و کچ و کوڕ و منداڵەکانی چەکەکە خاوێن دەکاتەوە دەیکاتەوە و ئیشی پێدەکات کاتێکی دەچونە گەشتەکان بە شانازیەوە ئێمە بینیمانە لە گەشتە بەهاریەکان یەکێ لەو کەلتورانێک کە ئەم ساڵ زۆر بەزەقی نوێکرابەوە بریتی بوو لە کۆڕ و کۆبوونەوەی ئەوەی کە بە ناوی عشیرەتەکانەوە دەکرا بینیمان کە چەشی قورسیان پێبوو یعنی ئەم چەکانە لەوێ عرض دەکرا وەکو شتێکی جوانی وەکو شانازیەک بۆ کۆڕ و کۆبوونەوە ئەم خەڵکانە لەوێ چەکەکان تاقی دەکرانەوە لەوێ تەقە دەکرا لەوێ هەموو چەکانە دەبیندران کە دوێنێ و پێرێ ئەم چەکانە پێویست بوو لە دەست هێزە ئەمنیەکان بن بۆی ئەمانە هەموو ئەوەی پێوتین کە چەک لە دەست هاوڵاتیە چەک بە ئاسانی دەگاتە هاوڵاتی لە بازارەکان چەک دەکردرێت دەفرۆشرێ و کەسێک بیەوێ لە ڕووداوێک کۆتایی بە ڕووداوێک بێنێ تەنانەت لە ڕووداوێکی ئۆتۆمبیل ئەمەی کە لە هەولێر ڕوویدا ئەمە چەند جارم حاڵەتە دووبارە بێتەوە یعنی تۆ ئێستا وای لێ هاتووە ترسی ئەوەت هەبی ئەگەر تووشی مخالفاتێکی مروری بی سەرپێچێکی هاتوو چۆبی یا بێدەنجی هەڵبژێری یان ئامادەی سزایەکە بدەیت بۆی تووشی حاڵەتێک نەبی یعنی لەبەرەوەی ئێمە وتومانە کە پێویستە مەفرەزەی هاوبەش هەبی ئەو مەفرەزە هاوبەشانە بەردەوام لە ناکاو بێ ئەوەی ئیعلام بکرێ لە هەموو شوێنێک مەفرەزە دابنێن وەرە ئەو ئۆتۆمبیلانە بپشکنە شوفێری تەکسی بپشکنە ئۆتۆمبیلی جامڕەش بپشکنە بزان ئەمە چێیە ئەمە جگەل لەوەی دەیان ئۆتۆمبیل لەم هەرێمی کوردستانە لە سلێمانی لە گەرمیان لە هەولێر لە دەهۆک دەسوڕێنەوە تابلۆی بیانیان پێوەیە کەس نازانم تابلویانە چێن کەس نازانێت چێ مۆڵەتی بەم تابلویانە داوە چێ دەڵێ ئەم تابلویانە فعلەن تابلۆی بیانین و بە ئیجازەی بە مۆڵەتی فەرمی داخل بوونە چێ دەڵێ مە سیارەیەکی تۆزوبان نییە تابلویەکی ئەوروپی لە سەدانەندراوە بۆ نەمان بینی ئەم ئۆتۆمبیلانە لای لە شەقامەکان ئەوەی کە ڕۆژانە و شەوانە خەڵکیان بێزار کردووە ئەو ئۆتۆمبیلانە نین بۆ ئۆتۆمبیلی مامۆسای زانکۆی خەڵکی بێزار کردووە بۆ ئۆتۆمبیلی قوتابیەکی زانکۆ و خەڵکێکە کە لە مرکزێکی ئەکادیمیە ڕۆژنامە نووسێکە کەسێکە لە پلەیەکی وەزیفی بەدڵنیایی و خەڵکانێکن بە ڕۆژ دەوامێکیان هەیە و چەکێکیان بەدەستەوە بە شەویش ئۆتۆمبیلێکی بێتابلۆی پێەیە ئۆتۆمبیلێکی جامڕەشی پێەیە دەبێت ئەمانە هەموو کۆنتترۆل بکرێن ئەگەر دەوڵەتێک بیەوێ هەرێمی کوردستان کە ئێستا دەیوێت بەڕووی جیهاندا بکرێتەوە دەیوێت خۆی وەکو کۆمەڵگەیەکی مەدەنی و شارستانی پیشان بدە ئەمانە دیاردەی زۆر ناشارستانین کاکە گیان ئێستا هەرێمی کوردستان بۆتە بەشێک بۆ شوێنی گەشتیاری بۆ هەر 16 پارێزگاکەی دیکەی عێراق ناوەڕاست و باشوور باشە ئەم خەڵکە من هەر ئەمڕۆ 20 پاسی گەشتیاریم بینی لە شاری هەولێر بۆ نمونە باشە ئەم پاسە گەشتیاریانە ئەگە بزانن هەواڵێکی ئاوا هەیە و کەسێک لە ناو شەقام دەتوانێت سلاحەکەی دەربینێ و تەقە بکە و لە خەڵک بدا و بۆی دەرچێت باشەمانە چۆن دەتوانێت سەردانی ئەم شوێنە گەشتیاریانە بکەن باشە تۆ وەرە سیر بکە هەموو ئەو ڕووداوانە بۆیە نائاساین ئەوەی کە 2 مانگ بەر لە ئێستا بەڕێوەبەرێکی گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە شاری هەولێر لەسەر شەقامی 100 مەتری لە بەرامبەر فامیلی مۆڵ لە قەرەباڕەخترین شوێن کە خەڵک لی دەرناچی یعنی تۆ بە کاتی ئاسایی لی دەرناچی ئەمە کەسێکی کوشت و بۆی دەرچوو ئەم ڕووداوەکانی دیکە یەکێکیان لە ناو مەشتەلێکە لە ناو جەرگی شاری هەولێر ئەمە پرسیارێکی بنە ئەمە زەی پرسیارە بیکەم بە پرسیار بۆ تۆ دەگوترێ هەم بەشێکی زۆری ئەو کوشتنانەی لە هەرێمی کوردستاندا ڕوودەن زۆر بە ئاسانی ئەنجام دەدرێن و قاتلەکان بکوشەکان زۆر بە ئاسانی بۆی دەدەچن بە نمونەوەی کە بەڕێزت باست لەوەی کرد هەروەها نمونەی تر هەیە بەعنی بە نمونە کابرا لە هەولێرەوە هاتووە بۆ قەڵازە ینی بە بەرچاوی خەڵکەوە بە تەکسیەک کەسێکی دیاری شاری قەڵازەی کوشتووە هەڵبەت لەوێت نیشتەجێ چەند ساڵێکە دواتریش زۆر بە ئاسایی توانیوێتی بچێتەوە بۆ هەولێرەوە تا ئێساش نەگیراوە ینی ئەمە جێی پرسیارە ئەمە جێی پرسیاری خەڵکیشە ینی تۆ چۆن ئەمە تەفسیر دەکەی چۆن ئەمە لێک دەدەیەوە بۆ بینەر من باش شتێک بڵێم ینی ئەمە دەبی هەردووک دیوەکەی ببینین کاک شۆڕش ئێمە دەزانین بۆ نمونە هەر لەم ڕووداوی چەند ڕۆژە بەشێک لەو تاوانبارانەی کە تاوانەکانیان ئەنجام داوە چ ئەوانەی خۆیان ڕادستی دەستگامنیەکان کرد چاوانەشی کە دواتر دەستگیر کرد بۆ زانیاریتان زۆربەی زۆری ئەو خەڵکانی تاوان ئەنجام دەدەن و تاوانەکانی کوشتنیان ئەنجام داوە و تاوانەکانی دزیان ئەنجام داوە و تاوانەکانی هەڕەشەکردنیان ئەنجام داوە بۆ زانیاریتان دەستگیر کراون ئێمە لە بەندیخانەکان کە سەردانیمان کردوون لە دەوەک لە سلێمانی لە هەولێر لە شار و شارۆچکەکان بەشی زۆری ئەوانەی بۆ نمونە 4 مانجی بەسەر چووە تاوانێکی ئەنجام داوە دواتر دەستگیر کراوە بەڵام جیاوازێک لە تاوان کە ڕەنگە مامۆستای میوانیش لە ڕووی کۆمەڵناسیەوە کە
ئەمە دەزانی تاوان کاتی ڕوودانی دەنگدانەوەکەی زۆر گەورەترە لەوەی کە نەتیجەکەی دواتر چێت ژیرا و چێ نەجیرە چونکە ماوەی زۆری بەسەردا دەچی هاوڵاتی ئەو کاتە تووشی شۆک دەبێت کە تاوانەکە ڕوودەدا کە 4 مانجی پێچ و تاوانبارەکە دەژیر کرا و دواتر درا دادگا ئەمە هاوڵاتی و دەستگای ئیعلامی زۆر ئاگایان لێ نییە هەتا ئەنجومەنی دادوەریش ئەمانە زۆر بڵاو ناکاتەوە بەڵام ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە ئەومان پێ دەڵێ کەسێک جورئەتی ئەوە بکە لە ناو قەرەباڵغی بازار وحسابی ئەوە نەکا کە ئەو فیشەکەی بە کەسێک وە دەنێ کە بە حسابی خۆی دوژمنیتی دەیان هاوڵاتی و ژن و منداڵی بێتاوان لەو دیوی ئۆتۆمبیلەکە و لەو دیوی شقامەکەنە کە کەس نازانێت گرنتی نیە ئەوانە بەریان دەکەوێیاننا لە هەموو ئەو تاوانانەی کە ڕوویداوە ئیلا خەڵکێکی دیکە تووشی شۆک بووە یعنی ئەمە هەموو لە شوێنی قەرەباڵغ کراوە پرسیارەکە ئەوەیە چی بکرێت ئێمە دەمێکە وتمانە یعنی تۆ بە تەواوی ئەم ڕێگەیە لێرە تا دەگەیە کەس نەزان بۆ نمونە کە کەناڵەکەی ئێوە تا ئەم شوێنی کە تاوانەکەی لێ ئەنجام درراوە 10 کیلۆمەترە لە مەسافەی 10 کیلۆمەتر کە مەفرەزیەکی پۆلیسی لێ نەبێ کە مەفرەزیەکی دەستگایەکی ئەمنی لێ نەبێ کە ئەم شقامێکی سەرەکی هەولێرە و دەتوانیت بە لێخوڕینی زۆر بۆی دەرچی ئەمە وا دەکە ئەو کەسێک کە تاوان ئەنجام دەدا بە تەواوی بێ متابعی ئەم شتە بکە هەر من ئەمە بنمونە بێنمەوە لە کوشتنی بەڕێوەبەرە گشتیەکەی کۆمیسیۆن کاکفارسی ڕەحمەتی تۆ سیر کە لە کامیرەکان دیار بوو ئەم ئۆتۆمبیلە لە بەردەمی کۆمیسیۆنەوە لە شقامی 100 مەتری لای عنکاوەوە چاودێری ئەم بەڕێزە دەکات چاودێری ئەم ڕەحمەتیە دەکات تا دەگاتە ئەم شوێنەی کە لە بەردەمی فامیلی مۆڵ باشە تۆ سیر کە ئەمە ترسی ئەویان نەبوو یەک مەفرەزی پۆلیس لەسەر ئەم شقامە هەبێ و لەو شوێنەشی کە ڕوویداوە بۆ زانیاریت بە مەسافەی یعنی چەند مەترێک مەفرەزی پۆلیس هەبووە لە بەرامبەری ئەو بەری بەڵام ئەم تاوانە چۆن ئەنجامدرا و چۆن بۆی دەرچوو چۆن کەسێک جێ لەم تەقانە بووە کاک محەممەد ئەلێرەدا خەڵک حەقی خۆی نییە ئەلێرەدا خەڵک حەقی خۆی نییە ئەگەر دەسەڵاتدارانی ئەمنی بە دەستهبوون بە دەستهبوونیش تۆمەتبار نەکە لەو ڕووداوانان لانیکەم بەوە تۆمەتباریان بکە وەکو پێویست بە ئەرچی خۆیان هەڵناستن وەکو پێویست سوزانم ئەو ڕۆڵە نابینین کە پێویستە لە سەریان من پێم وایە دەستگا ئەمنیەکان یعنی ئەوەی کە لە سنووری دەسەڵاتیان ڕەنگە کردبیان ئەوە شەوان دەستگا ئەمنیەکان خەڵکی دەپارێزن ئەمە لە ترافیکەکان بەو گەرمایە دەرەجەی حرارەت 50 خەڵک لە بەردەمی تەبریدەکانە پۆلیسی هاتوچێە بەڵام کاکە بەڕاستی خەڵک زۆری تەنزیم نەکردنی دیاردەی چەکداری باشە چ قەیدی دەکا ئەگەر دانیشتوانی شاری هەولێر و سلێمانی 20 میلیۆن کەس بن بەڵام ئەگەر بابەتی چەک و چەکداری بە یاسا کۆنتڕۆل کرابی چ کێشەیە ئەگەر دانیشتوان وەکو تورکیا و وەکو ئەو وڵاتانە 100 میلیۆن کەس بی بەڵام یاسای چەک و ئەو کەسەی تاوانبارە و ئەو کەسەی مافی خوراوە ئەومانە هەمووی جێبەجێ بکرێت بە سیستەمێکی دادپەروەری ئێستا پرسیارەکە ئەوەیە تۆ مۆڵەتت داوەتە خەڵکانێک بەناوی ئەوەی کە لە ڕابرد مۆڵەتی چەکت پێداون بەناوی ئەوەی ئەم کەسانە پێویستیان پێ بووە ئەرێ کە ساڵانە دێ مۆڵەتەکە نوێ دەکاتەوە پرسیاری ئەوە لێ کردو ئەم چەکە تاوانی پێکراوە یاننا پرسیاری ئەوە پێکردو تەقەی پێکراوە تەقانە لە چێ پێکردو زۆر باش یعنی من یەک زۆر باشە دەگەڕێمەوە لە دواتر کاتت پێدەدەم دکتۆری بەڕێز شتێشتر هەیە کە جێگەی سەرنجە ئەوەیە کە بەشێکی ئەو تاوانانەی کە لە هەرێمی کوردستان ڕوودن بە تایبەتی ئەو بابەتانی کە پەیوەستن بە قەتڵ و بە کوشتنەوە لەسەر شتی زۆر سادە و تافێ جاری وا هەیە ڕوودن بنم لەسەر هەڕێک یا دەبینین زۆر بە خوێن ساردیەوە ئەنجام دەدرێن بە تایبەتی ئێمە لە هەولێر لەم ڕۆژانە بینیمان باوکو کوڕێک کا دوور و نزیک پەیوەندیان نەبووە بە کێشەیەش کۆمەڵایەتی کە لە دەرەوە ئەوان ڕوویداوە بێکەوە کوژراون ئەمە چۆن تەفسیر دەکەی دکتۆر ئەمە چۆن کاک شۆڕش لە ڕاستیە لوتکەی تونوتیژەکان یا تاوانەکان کوشتنە بەڵام کوشتن نەتیجەکەیە زەمینەی سازە بۆ ئەوەی ئینسان بگاتە ئەوەی کە کوشتن لای بێتە شتێکی ئاسایی پێشتریش ئیشارەتم بۆ کرد پەروەردە کاریگەریەکی زۆر هەیە ڕۆڵی گرنگی هەیە لەوەی کە چی مرۆڤێک بەرهەم بهێنێت ئەریک فرۆم زانایەکە بیرمەندێکی زۆر گەورەیە ئیشارەت بە تونوتیژی یا شەڕەنگێزی مرۆڤەکە لە شتێکی لە داردێکی زۆر بچووک کە ئێمە ڕۆژانە بە بەرچاومان و ئەبینرێت بەڵام ئەڵێ هەتاوەکو ئەوە چارەسەر نەکرێت ممکن نییە تۆ چاوەڕی وەکەڵی ئینسانێکی ساڵح بکە ئینسانێکی باش بکەیت بۆ نمونە ئەڵێ تۆ ئەگەر ڕۆیشتی بۆ لای دائیرەیەک دوو نوێنە ئەخێتە بەرچاوت ئەچی بۆ دائیرەیەک بۆ نمونە سەعات 12 دەوامەکە تەواوە بێت یەکێک لە کارمەندەکان فەرمانبەرەکەڵێ بەداخەوە دەوام تەواو بوو ئەگەر بەیانی بیتەوە بۆ لام بەسەر چاو ئیشەکەت بۆ ڕائەپەڕێنم ئاوە قساکە بەڵام کارمەندێکی تر هەیە پڕاوپڕە لە تونوتیژی شەڕەنگێزی ئەسێ بە پشتا و دەست ئاوالێک ئەڵێ دەوام تەواو بوو بەبزەوە بە کابرای با بڵێن مراجعەکە ئاڵێت
ئەمە جۆرێک لە تونوتیژی و شەڕەنگێزیە چێژ لەوە ئەبینە بەیانی جارێکی تر ئەو فەرمانبەر ئەو کەسە بێتەوە لای محتاجی فەرمانبەرەکە بێت و ئیشەکەی لێ ڕاپەڕێنێت. ئەمە زاهیرەیەک ئەمە بەرچاو خۆمانەوە ئەمە ڕۆژانە شتی لەم بابەتە ئەبینین. ئەمە جۆرێک لە تونوتیژیە جۆرێک لە شەڕەنگێزیە. ئەگەر پەروەردەیەک نەبێت محاسبەی ئەممان بکە من چێژ لەوە نەبینم کە ئازاری تۆ بدەم چاوەڕێ ئەو بکەم شتی گەورەتر ڕوو بدات. ئەگەر لە خێزانە دوجار لە سیستەمی پەروەردە و فێرکردنە دوجار لە تەواوی کۆمەلگایە ڕخنە لەم دواردە تونوتیژیانە نەگرێت هەر یەکەمان ڕخلەن لە سلوکی ڕفتاری شەڕەنگێزی خۆمان نەگرین یان پیاچوونەوە بۆ نەکەین یان قسە لەسەر ئەمانە نەکەین دوجار کوشتنە بێتە حاڵەتێکی ئاسایی بۆیە ئێمە ژیانمان پراوپڕ لە تونوتیژی خێزانی ئەڵی تونوتیژی لە خوێندن و پەروەردەیە ئەڵی لە هەموو بوارەکانە وای لێ هاتووە ئێمە لە جیاتی ئەوەی نەربوونیانی یان با بڵێن بەخۆشی و پێکەوە ژیان ببێتە بەشێک لە سروشتی ئێمە تونوتیژی بووە بە شتێکی ئاسایی لە لامان لەمەش خراپتر ئەوەیەکە من جارێکی تر ئەیبەستنەوە بە یاسا چونکە یاسا کاریگەری یەکلاکەرەوەی هەیە لەم مەسەلەیە ئێمە لە شتە شەخسیەکانە لێبوردەیەمان نییە لە بەرامبەر یەکتریە حەبڵی تونوتیژین من و تۆ لە بازار شانمان بەرشانی یەکتریەکەوین یەکسەر ڕوبەڕوو یەکتری ئەبینەوە بەڵام لە سەرپێچیکردن لە یاسایە ئەوەنە سنگمان فراوانە بۆ نمونە من بە ڕێگایەکە ڕۆم سیارەکەم لێ خوڕم قایشەکەم نەبەستووە مرور پێمەڵێ کاکە قایشت نەبەستووە پێڵێم ببوورە نەمبەستووە پشتێنەکەم نەبەستوە ڕاستەکە ژەڵە دێ ئەمجارە خاترت بێت ناکرێت لەوە خاترم بگری کاکە ئەمە سەرپێچی یاسایە لەمە خاترم مەگرە بەڵام لەوەکەیتر کەشانم بەرشاند کەوتۆ خاترم بگرە لەشتە شخصیەکانە با لێبوردە بین لەگەڵ یەکتریە بەڵام لە سەرپێچی یاسای با تونوتیژ بین لەگەڵ یەکتریە ڕێک لێرە بە عکسەوەیە ڕێک لێرە لە سەرپێچی یاسایی ئەمەنە دڵفراوان و سنگفراوانی لە بەرامبەر یەکتریە لە مەکەیتریش زۆر تونوتیژین لە بەرام ئەمە وای کردووە دەی سەر ئەنجام کەلتوریکی تونوتیژمان بەرەمێناوە لەگەڵ یەکتریە لێبوردنین کوشتن زۆر ئاساییە تۆڵەسەندنەوە بە واجب ئەزانین و طبعا لە نەتیجەی ئەمانە هەمومان زەرمان کردووە و هەموو کەس با بڵێن مرۆڤایەتی زیانی گەورەی بەرکەوتووە عکسەکەیش ڕاستە ئەبێ لێبوردە بین لەگەڵ یەکتریە حەزناکەی بەشێشی ئەوەی کە خەڵک پەنادەبا بۆ تونوتیژی بەتایبەتی بۆ کوشتن وەکو تۆڵەسەندە وەکو کردارێکی تۆڵەسەندەوە وەکو کاردانەوەیەک ڕەنگە پەیوەندی بۆ هەبێکە دوجار لە ڕێگەی مؤسسات و لە ڕێگەی یاسا و حەزناکە ینی مافەکانی ئەو دەکەڕێتەوە ینی وەلو حاڵەتەشدا خەڵک حەقی خۆی نی پەنا بە ئەمە بەرێ ئەمەش بەشێکی گەورەی کێشەکەیە لە ڕاستیە یاسا ئەگەر نەیتوانی هەڵین ئەرکی ئەخلاقی خۆی جێبەجێ بکات یاسا ڕاستە هەندێک جار هەیە با بڵین خەڵکی نایبەسێتەوە بە مەسەلەی ئەخلاقیەکانی ترەوە چونکە یاسا کۆمەڵێک وەکەڵی دەقی مجەڕەد و ئەوانەیە بەڵام لە ڕاستیشە هینی نییە خاڵی نییە لە ئەخلاق یاسا لە وڵاتە ئەگەر بۆ دەسەڵاتدار بوو بە قەڵغان و بۆ هاوڵاتی بوو بەڕم چاوەڕێ خێری لێ مەکە یاسا ئەو کاتە بە عکسەوە واجبی لە جیاتی ئەوەی ما بۆ هاوڵاتی بگەڕێنەوە ما بۆ مافخورا بگەڕێنێتەوە ڕێک خۆی ئەبێتە وەسیلەیەک ئامرازێک بۆ پێشێلکاری زیاتر بۆ تاوانی زیاتر کێشەی گەورە ئاوهایە یاسا هەر کاتێک نەیتوانی ئەرکی ئەخلاقی و یاسایی خۆی جێبەجێ بکات چاوەڕێ خێری لێ مەکە و بەعکسەوە ڕێک خۆی ئەبێتە ئامرازێکی زۆر کوشندە کاریگەر بۆ ئەوەی لەژێر پەردەی یاسایە تاوانەکانی تر ئەنجام بدرێت بپۆشرێت تاوانبار سزا نەدرێت بێتاوان سزا بدرێت تۆمەت هەڵە بەسترێت یعنی ئەوەنەی بەناوی یاساوە تاوان ئەنجام درراوە بڕۆ ناکەم هیچ شتێکی تر بڵین توانرابێت ئەو کوردستان بەبەستە بەتایبەت لە کوردستانیش بەداخەوە لەو بابەتانی ڕەنگە بە شێوەیەکی گشتی لەو بابەتەیە لە وڵاتێکە کە یاسا سەروەر نەبوو هەمیشە یاسا وەک وەسیلەیەک بەکارهێنرێ بۆ ئەنجامدانی تاوان نەک بۆ دۆزینەوەی تاوانباران لە کوردستانیشە بەداخەوە ئەوە حاڵەتێکە ئەیبینین یاسا لە نزمترین ئاستی هێزیایە و بۆ دەسەڵاتدار بۆ بە قەڵغانەکە و بۆ هاوڵاتیش بۆ بەڕەمە زۆر چاکە کاگە محەممەد دەگوترێ لە ڕاستیدا بابەتی توندوتیژی بە تایبەتی کوشتن لە هەرێمی کوردستان دەستگا ئەمنیەکان بە دەرەجە یەک لی بەرپرسیارن بەو اعتیبارەی لە هەمبەر ئەو هەڕەشە و مەترسیانەی کە ئەگەر خۆیان بە هەڕەشە و مەترسی بیزانن ئەم دەستگا ئەمنیانە زۆر بە توندوتۆڵی دەتوانن ڕوبەڕوویان بوەستنەوە بە تایبەتی ئەو هەڕەشە دەرەشیانەی کە پێوەستن بە تیرۆرەوە ینی کە دوازار هەرتەیدا ئینسان دەکوژرێ بەڵام لە هەرێمی کوردستان هەمان ئەم دەستگایانە کە لە هەمبەر هەندێ حاڵەت و هەندێ دیاردە کە خۆیان ئیتر بە قەراری سیاسی بێ معنی پێوەی
بە شێوەیەکی ئینتیقائی مامەڵە دەکەن ینی لە بەرامبەر هەندێک شتی تردا سستیان پێوە دیارە بەڕێزت لەو بارەوە دەڵێ چی؟ من نازانم ئەمە دەبێت بە پێی بە بەڵگە و بە دۆکۆمنت یەکلا بکرێتەوە کە بۆ نمونە بزانرێت دەستگا ئەمنیەکان لە کام کەیس ئەمەیان کردووە بە ئۆرکە هەڵساون و لە کام کەیسیش کە زۆر زەخە و ماوەتەوە تا ئەمڕۆ بە مەرکاڵ نەساون دەکرێت بە شێوە گشتەکە بگوترێ کەم تەرخەمیەک هەبووە لێرە و لەوێ بەڵام شێوەکەی دیکەی ئەوەیە کەمە دەزانین یعنی کاک شۆڕژ زۆر واقعی دەمەوێت ئەوڕۆ لەسەر بابەتە قسە بکەین ئەویش ئەوەیە یعنی بۆ نمونە تاوانی دادگا و پۆلیس و دەستگای ئەمنی و من و تۆ چییە کە دوو خێزان لەسەر کێشەی زەویزار بە شەڕ دێن یخۆ دەستگای ئەمنی ناسی پاسەوان لە 50 کیلۆمەتر لە دەروەی گوندێک زەویەکی هەیە کابرا لە نێوان دووبرا دابەشی دەکەن لەوێ ڕێک ناکەون دەبتە دەمەقاڵیان دوو کەس دەکوژرێ دوو کەسەکە دەکوژرێت کێشەکە ئەوەیە ڕاستەخۆ یەکیان خۆی لە پاڵ کەسێکی باڵادەست یەم وڵاتە دەنێ و داوای سوڵح دەکەن هانا لۆ دادگا نابن لە هیچ دنیا ئێمە دەزانین دەسەڵاتی دادگا ئەوە نێ بچی خەڵک دەستگیر بکە دادگا ئەوەیە کە ئەگەر کەسێکی تاوانبار هەبوو پۆلیس دەستگیری دەکات دادوەر بڕیاری لەسەر دەدا و دواتر ڕەوانەی بەندیخانە و چاکسازیەکان دەکرێت لە نێوان خێزانێکدا لە نێوان دوو خێزان تۆز ناکەی کاردانەوەی خەڵک لە بەرامبەر دوو دیاردا دوو حاڵەتی کوشتن کە یەکێکیان لە گوندێ ڕوودەدا لەسەر زەوی زار و یەکێکیان لە ناو شار بە بەرچاوی دەستگا ئەمنیەکان یان لانێکم بە بەرچاوی خەڵکێکی زۆرەکو بۆ خۆشت پێشتر ئاماژت پێدا حەز ناکەی کاردانەوە کە زۆر جیاوازە ینی ڕەنگە خەڵک لانی کەم کۆمەڵگەی کوردی بەلایەوە تا ئەندازەیەک ئاسایی بیان تەفاهمی هەبێ لە گوندێکی دوورە دەست یان لە هەر گوندێک لەسەر زەوی زار کە هەروە هاتووە هەندێک ڕوودا و حاڵەتی نەخوازرا و ڕوو بدا بەڵام ئەوەی کە لە هەولێری پایتەخت بنمونە یا لە سلێمانیش هەندێک حاڵەت هەندێک جۆری کوشتن بەم ئاشکراییە بەم علەنیەوە بۆ شێوی کە کەسەکانیشی دیار بێ ڕوودا هەز ناکەی ئەمە زۆر ناتەبیعی و وەلێرەشەوە یعنی خەڵک هەز بە ترسێکی زۆر دەکا ئەمە دوشتی لە یەکتری جیاوازن ئێمە وتمان بەڵێ ئێمە وتمان خۆی بابەتەکە کوشتنە یعنی ئەمە یەکلا بۆتەوە کوشتنە و شتێکیش بەکار هاتووە چ لەوەی گوند چ لەوەی شار و چ لەوەی دوێنێ هەمووی چەکە کەواتە چەک هەیە لە گوند هەر هەیە لە شار هەر هەیە لە لای هاوڵاتیەک هەر هەیە لە لای گەنجێکی خوار 18 ساڵ هەر هەیە یعنی تۆ سیر کە لەم هەڵمەتێککە دوێنێ شەو دەستیان پێ کردووە دەیان گەنجی خوار 18 ساڵ دەماچە و چی پێ بووە ئەمە خۆی لە خۆیدا چەکێ ئێستا بابەتەکەمان پرسەکەمان لەسەر چەکە ئەگەر ئەمە بۆ گوندێکی دوورە دەستی شارەکان تۆزێک نۆرمەڵتربی لەبەر ئەوەی کاردانەوەکانی کەمترە زۆر ڕاستە دەبێت بۆ شار ئەمە زۆر بە گرنگ جۆر بگیرێت چونکە ئەمە پایتەخت یەرەمی کوردستانە ئەمە شارێکی گەورەیە دەیان میوانی لێ دەیان قونسولیات و نوێنەرانی وڵاتانی لێیە ئەمە ناکرێ هاوڵاتیەک بە هەر بە کەیفی خۆی بە ڕۆژی ڕووناک چەکێکی پیا کردووە و دوور لە دادگا و دوور لە پۆلیس و دوور لە دەستگای ئەمنی و دوور لە هیچ پێوەرەی ئینسانی مرۆی و ئەخلاقی بێوێت تۆڵی خۆ لەسەر شەقام بکاتەوە بێەوەی بزانانی گەرانتیەوە شەبی کە وەکو باسم کرد ئایا چەند کەسی دیکە بەبەر فیشەک و گولەکەی ئەو دەکەوێت ئەمە بۆیە ناتەبیعیە هاوڵاتی پێی وایە ئەگەر دەستگای ئەمنی یا دەستگایەکی پۆلیس مەفرەزەیەکی پۆلیس قورسە بچی لە گوندێکی 200 کیلۆمەتر لە شارەوە لەوێ حرەسیاتی بۆ دوو خانەوە دەبگرێ بەڵام ئەمە بۆ شار نابێ قورس بێت چونکە لە شار پێویستە دەستگا ئەمنیەکان خۆیمە دەزانین دەستگا ئەمنیەکان هەر ئەوە نین کە بە ئۆتۆمبیلەکانە شقامەکان دەیان بینین دەیان هاوڵاتی هەیە لەم هەرێمی کوردستانە لەم شارەوە شارەکان ئەندامی دەستگا ئەمنیەکانن بەجلی مەدەنیەوە ئەمانە چاودێری ناو بازار شقامەکان کۆڵانەکان بازاری گشتی دەکەن ئەی ئەمانە بۆ نمونە لەو هەموو ئۆتۆمبیلێ بەم شقامەدا دەڕوا لەو هەموو خەڵکی بۆ شقامەدا دەڕوا کاتێک کەسێک تاوانێک ئەنجام دەدا و تەقەدەکە ئەوانە لە کوێن بۆ نمونە خەڵک پرسیاری ئەوە دەکە ئەمانە لە کوێن تا ئەوانە کۆنتڕۆل لەم شوێنە بکەن چونکە ئەمە قەزیەک دروست دەکا تۆ دەزانی ئێستا هەتا شقامەکانی کوردستان و بەتابەتی ناو شارەکان گەیشتە ئاستێک یەک دقە ئۆتۆمبیلێک تووشی عەتەڵ بێ چ قەرەباڵغیەک چ ئیزدیحامێک دروست دەکا ئەم حەدەسانە هەمووی لە ناو جەرگەی شار بوونە و هەمووی لە ناو شقامی سەرەکی بوونە بۆ ماوەی کاژمێرێک نیو کاژمێر تا پۆلیس و تا تیمی لێکۆڵینەوە گەیشتونێتی ئەمە هەموو قەرەباڵغی و هەموو شڵەژانێک لە ئەم خەڵکە دروست بووە بۆی ئەوەمان پێ دەڵێ ئەمە پشتڕاستی هەموو ئەو پەیامانەی دەستێ مافی مرۆڤ دەکاتەوە کە لە ڕابردوو وتومانە چەک لە دەست هاوڵاتیە چەک بە ئاسانی دەستکەوتووە و ئەوەی کاکتۆریش ئاماژەی پێکرد ئێستا دوو هاوڵاتی بۆ نمونە کە تووشی یەک دەبن ئەمە جگە لەم ژینگە سیاسی و ئابووری کۆمەڵایەتێکە ئەمە خۆی لە خۆیدا بابەتێکیکە دەبی قسەی لەسەر بکەین ئەم بارودۆخی ڕوودەدا هەمووی کاردانەوەکان هەمووی کاریگەریان لەسەر یەک هەیە ئەم ژینگە ناسەقامگیرە سیاسی لە نێوان هێزە لە هێزولانە سیاسیەکان هەیە بە تایبەتی لە پێش هەڵبژاردن و دوای هەڵبژاردنیش یعنی بەڕاستی بە جۆرێک هێرشەکرێتە سەر خەڵک و بە جۆرێک
شت دەنووسرێت دەبینین یعنی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی لە قۆناغەکانی هەڵبژاردن گەیشتە ئاسی ئەوەی سوکایەتی و تەشیر بە خەڵک بکرێت بە خێزانی خەڵک بە ژنی خەڵک بە کەس و کەسوکاری خەڵک بە عشیرەتی خەڵک بە حیزبی خەڵک ئەمانە هەموومان پێ دەڵێ خەریکە سنوورەکان نەمێنن کە هاوڵاتیزانی سنوورێک نەما زۆر باشە پارێزگاریکردن و بۆ زۆر باشە کاتم ماوە دواتر دەگەڕێم و لای بەڕێز زۆر باشە زۆر باشە دکتۆر لە چەند ساڵی ڕابردوو لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فلیمێک بەرهەمهات تا ئێستا دوو بەشی لێ بەرهەم هاتووە بەشی سێمی قەرار وایە ئەم ساڵی 2010 بەرهەم بهێنرێ من دوو بەشی چەند ساڵی ڕابردوون بینی و فکری فلیمەکە باز لەوە دەکا تامان یەکێکە لە فلیمە ناودارەکان لە هۆلیوود بەرهەم هاتووە و داهاتێکی زۆریشی بۆ کۆمپانیای بەرهەمهێن بەرەسێناوە بۆیە بەشی سێمیشی بە دوادادەی هەڵبەت باز لەوە دەکا کە مرۆڤ لە ناخی خۆیدا پێویستی بەوە هەیە کە هەتا لە بابەتی پێویست بە کوشتن و بەتوند و تیژیش دەرفەتی پێ بدرێت کە نەفەسێک بدە لەم فلیمەدا هەموو ساڵێ ڕۆژێک حکوومەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبەت ئەمە بۆ داهاتوویانی تەوەقوعی ئەوە کراوەکە ساڵێک ڕۆژێک لەم ساڵەدا بە شەو ڕۆژەکەیەوە ڕێگە بدە بە خەڵکی تر بە ئارەزوی خۆیان یەکتر بکوژنووە کۆمەلگایانی چوزانە پاکەنەوە ینی تەنانەت ئەگەر لە ڕێگەی تونند و تیژیشەوە بە لە ڕێگەی کوشتنیشەوە بە لە ڕێگەی بەکارهێنانی چەکیشەوە بێ چی دەڵێ لەسەر ئەمەیانی لەسەر ئەم فکرەیە بەفعلی کۆمەلگا پێویستی بە هەناسەدان هەیە حتا لە بابەتی پەیوەست بە کوشتنیش مرۆڤ پێویستی بەوەیە کە هەمیشە یەکتری خۆش بێت و ژیان ئەوەنە کەمە دەرەقەتی ئەوە نای تا هەمومان یەکتریمان خۆش بێت خۆشەویستی لەوە فراوانترە چجای ئەوەی کە ئێمە دەستبەرداری ئەو هەموو ڕێز و تەبای و خۆشەویستی میهرەبانی و لێبوردەیە بین و بڕێن دەست بدەین بەڵام دکتۆر مادام ئینسان بە سروشتی خۆی شەڕانگێزە بۆچی دەرفەتێشی پێنەدرێنی هەناسێک بەم شەڕانگێزیە بدە یعنی ئەمە فکری فلیمەکەی یعنی بەڵێ هیوادارم قسەکانمان ڕێکنام نەبێ بۆ فلیمەکە من ئەوە بەڕاست نازانم و مرۆڤش لە ڕاستیە بە سروشتی خۆی شەڕانگێز نییە بۆ چوونێکی لەو بابەتە هەیە کۆمەڵی بیرمەند و فەیلسوف ئیدعاواکەن قسە لەسەرەوەکەن کە مرۆڤ شەڕانگێزە بەڵام لە بەرامبەریشدا کەسێکی تریش هەیە یان دەیان و سەدان بیرمەندی تریشی هەڵێ مرۆڤ کەسێکی چاکەکار و خێرخوازە لە ڕاستیە مرۆڤ پێشتریش وتم دووبارەیەکەمەوە لەدایکە بێ بێشوناسە بێناسنامەی هیچی نییە نەچاکەکارە نەخراپەکارە بەرهەمی پەروەردەکەیەتی کە ئەبێتە چاکەکاری ئەبێتە خراپەکار ئەبێ ئێمە لە ڕاستیە کار لەسەرەوە بکەین کە مرۆڤ بەرەو چاکەکاری بەرین مرۆڤ بەرەو خۆشەویستی بەرین بەرەو میهرەباری بەرین بەرەو لێبوردەیی بەرین ئەمە وەزیفەی چییە ینی ئیشی هەمومانە خێزانەکان لە ڕاستیە وەکوتم سیستەمی سیاسی کۆمەلگا ئاراستا بکات ئیشی یەکەمی سیستەمی سیاسیە دەسەڵاتدارە کە زمینەیەکی لەو بابەتە بساسێنێ بۆ هۆشیاری خێزانەکان بۆ پەروەردە و فێرکردن دام و دەستگای دەوڵەتی بۆ تەواوی کۆمەلگا دەسەڵاتدار ئەبێت ئەمە بسازێنێت ئینجاکات هۆشیاری تاکەکان ئەوانە هەمووی ئینجاواکە کە ئێمە هەرگیز پەنان نەبینە بەر بڵین یەکتری کوشتن یا تەنانەت خۆ کوشتنیش سەیری کە کاک شۆڕژ ینی وەکوتم لوتکەی تاوانەکان بڵین کوشتنە بەڵام ئەمە مەسەلەن جنێودانیش بەشێکی ترە لەوە بەوە دەست پێ ئەکات ئێمە بە سەقفێک دانین کاکە ئەگەر جنێویشمدا با تەنانەت ئەگەر من و تۆ بوو بە شەڕژمان باەکی زلێک یا شەقێکی لێک بدەین پەنان نەبینە بەر لە ناوبردننی ئەویتر یعنی وای لێ دێ ڕقەکە تۆڵەکردنەوەگە ئەگاتە ئەوەی کە یەکتری ڕەتکەینەوە ڕۆح لە یەکتری بسەرینەوە ئەمە خەتەرناکە بەڵام هەز ناکە بە دەرەجێک ئەمە ئەرچی دەسەڵاتە تۆ سری وڵاتی شوەکو ئێرانکە دانیشتوانەکەین تەنانەت ناوێرن زلێژی لە یەکتری بدەن لەبەرەوە دەزانن نەتیجی ئەم زلێ ینی چی بە دواداتێت دواتر ئەگەر بگا بەدادکە بەڵێ بێگومان ئێمە قسەمان لەسەرەوەی بەڵام وەکو کاک محەممەدیش باسی کرد ڕاستیەکەی یەکلایەنە نییە دەسەڵاتدار بەرپرسیارەتێکی گەورە ئەکەوێتە ئەستۆی بەڵام هۆشیاری تاکەکان هۆشیاری خێزانەکان هەموو ئەمانەی تریش ڕۆڵی هەیە یعنی ئەوەی لێ ڕاستەکات جوتیارێک لەسەر ئاوێک لەسەر نۆرە ئاوێک یەکتری ئەکوژن دەستگای ئەمنی چی بکە لێرە ئەمانە هەمووی ئەگەری ئەوەی هەیە ڕووداد لە هەموو کۆمەلگایەکە لە هەموو شوێنێکە بەڵام ئیشی دەستگای دەوڵەتی کار لەسەر ئەمە بکات و تاوانباران بداتە دادگار لێپرسینەوەی ورد بکات ئەمە لایەکی تری هۆشیاری خەڵکی زیاد بکات بۆ ئەمە و تەبعی ئەمە دەبینی لە کوردستان داخەوە ئەوەی کە ئێستا کاک محەممەدی ئیشارەتی پێکرد هیوادارم قسەکانم تاواکەری قسەکەی ئەو بێت هەڵبژاردن فرسەتێکی ئەجگار باشە هۆشیاری یاسایی هۆشیاری سیاسی بڵاو بکەیتەوە لە ناو خەڵکیە بۆ نمونە سیستمی هەڵبژاردن بە خەڵکی تێبگەێنە سیستمی ئەحزاب منافەسا لە نێوان حیزبەکانە یعنی چی دەسەڵات یعنی چی
نظامی فیدراڵی یعنی باشترین فرسەتە بۆ ئەوی هۆشیاری سیاسی و یاسایی لە کاتی هەڵبژاردنە بۆ خەڵکی بڵاوکەوێتەوە بەڵام لە لای ئەمە لە کاتی هەڵبژاردنە ئەوەنەی ڕق و قین بڵاو ئەکرێتەوە ئەوەنەی جنێ و قسەی سووک و ناشرین بە یەکتری ئەوترێ بەهێزەکان یەکتر تەخوین دەکەین بڵێ هەز ناکە ئەمە ڕێخۆشکردنە بۆ ئەوەی دوزار یەکتر بسڕینەوە لە ناوبەرنی فیزیکی یەکتری بکەین ئەلەمەیانە دەسەڵاتدار بەرپرسی یەکەمە کە ئێماڵین ئەخ دەسەڵات چی بکات خەڵکی لە فەیسبوکەوەکات نه دەسەڵاتدار زمینەی ساز کردووە بۆ ئەو کەژە ئارامی کە لە کوردستانایە بۆ ئەوی لە فەیسبوکیش خەڵکی بەو شکڵم سوکایەتی بە یەکتری بکات یعنی دەسەڵاتدار بەرپرسیارەتەکەی زۆر گەورەیە ئەخە خۆی هەر خۆشی بۆەوەیە ئەگەر دەسەڵاتت نەبێ بەرپرسیارەتی ناکەوێتە ئەستۆت کە تۆ دەسەڵاتی دویست ئەبێت بەرپرسیارەتی تەواوی کۆمەلگا بخێتە ئەستۆت خۆت ئەگەر تۆ ئەمە ناکەیتە ئەستۆت بڵیت ئەخە من چی بکەم خەڵکی هۆشیار نییە ئەمە خراپترین لێکدانەوەی بۆ دەسەڵات ئەبێت تۆ بڵیت من کە دەسەڵاتەمەوێت بەرپرسیارەتی تەواوی کۆمەلگاش گەرمە دەستو مدەڕیبێک لە دەرەوەی یاریەکە کاکە 11 یاریزان لەوێ یاریەکات هەموو توانای خۆیان خستۆتە کات مدەڕیبەکە دوای ئەخلاقی ڕێ ناداڵێ هۆکاری دۆڕانەکە من بووم دەسەڵاتدار لە لای ئێمە هەمووی خاتە ئەستۆی خەڵکی تر خەڵکی هۆشیار نییە خەڵکی نازانم بەرپرسە خەڵکی چیەکە لەم بابەتە وەک بڵیت ئەمە لوتکەی دیکتاتۆری من دەسەڵاتم وێ بەڵام بەرپرسیارەتی ناگرمە هەستۆ بۆیە ئەمە و دەیان شتی تر ئەبێتەوەی ینی سەبەبە بۆی ئەم حاڵەتی کوشتنە دوکتۆر لە ئێستادا دەگوترێت دەسەڵات ئەوەندەی مهتەمە بەوەی کە لە باشترین حاڵەتدا تۆمەتی کوشتنەکە نەدرێتە پاڵ ئەو لە ڕاستیدا زۆر بەشتی ترەوە مهتەم نییە ترچی ڕۆدا باڕۆدا گرنگە وێ ئەم لەم کەسەدا بە تۆمەتبار دەرنەچێت ئەوەی زیاتر لای ئەو مەبەستە ئەگەر کەسێک بێت نزیک لە حیزبەکەی خۆی نزیک لە دام و دەستگاکانی خۆی بێت پەردەپۆشێکا بە هەموو شێوەیەک و چەنە تاوانبار بێت وەک تاوانبار نادرێتە قەڵم دیزە بە دەرخۆنا ئەکرێت بە هەموو شێوەیەکەوە بەڵام ئەگەر خەڵکی ئاسایی تر بێت ئەو شتانە کراوە تا ڕادەیەک تاوانبار دۆزراوەتەوە و ئێمە هیوادارین جیاوازی نەکرێت تاوان هەر تاوانە هەر کەسێک بیکات دەسەڵاتدار بێیان ناخزمی ئەم و ئەو بێت خزمی بەرپرس بێت من بەم هەر کەسێکی تر بێت ئەبێ یاسا ئەوە وەزیفەکەی ناکە ئەمە کێشە گەورەکەیە بێگومان ئەم جیاکاریە ئەمەیە کاڵین بێدەسەڵاتی یاسا لێرەوەیە کە یاسا دەسەڵاتی نەبوو لەوەی کە هەموو تاوانبارەکان وەکو یەک سیر بکات بەشێک لە تاوانبار وەک بەرزەکی بانان بۆی دەرەچێن بەشێکی تریش ئەسوڕێتەوە ئاها ئەخکا شۆڕش لە ڕاستیە تاوانبارەکان بەس ئەوانە نینوە لە زیندانان بەشی هەرە زۆری تاوانبار ئێستا وەک من و تۆ باسی ئەخلاقەکات لە کۆمەلگایەتە دەسەڵاتی هەیە و ڕێنمایی خەڵکەکات و لێمان بۆتە معلیمی ئەخلاق دەرسی بەمبەودا ئەدات بەڵام تاوانباری سەرەکی ئەویشە بەڵام چی بڵێ دەسەڵات یاسا ئەوەنە دەسەڵاتی نییە بڵێ کاکە بەس دەمت داخە تۆ قابلی ئەوە نیت بتوانیت قسە لەسەر ئەخلاق بکەیت تۆ تاوانباریت ئەبێ بخڕێتەوە زیندان یعنی مەبەستم لەوەیە تاوانبارەکان بەس تەنیا ئەوانە نینوە لە زیندانن بەشی هەرە زۆری تاوانبار لە کۆمەلگا ئەسوڕێتەوە وەکو من و تۆ زیاتریش دەمی گەرمە و قسەی گەورەکە زۆر چاکە کاگە محەممەد لەم ڕۆژانەدا بەرپرسێکی پۆلیس لە شاری هەولێر باسی لەوە کرد ئەمەی هەڵبەدوەک و هۆکارێک لە ئەو هۆکارانە هێنایەوەکە لە پشت زۆربوونی دیاردەی کوشتنن لە هەرێمی کوردستان باسی لەوە کرد کە بەرپرسیارن بەو اعتیباری کە داڵدەی بەشێک لەوانەیان داوە کە تۆمەتبارن بە ئەنجامدانی کوشتن بە تایبەتی لە دوای ئەوەی کە باوکو کوڕی خۆت دەزانی لە هەولێر بە شێوەیەک ینی بەداخەوە کوژران ئەو باسی لەوە کرد کە یەکێکە بەرپرسە لە کوشتنی یەکێکی تر لە هەولێر دواتر ڕای کردو بۆ شاری سلەیمانی لەلایەن بەرپرسێکی چوزانم دیاری ئەم شارە داڵدە دراوە کە ئێستا بە قسەی ئەم بێ هەر لێرەیە بەڵام دوازەر چێ بازەکەدا باوکو کوڕێکە بە هیچ شێوەیەک ناسنەوە سەر ئەو تاوانەی کە ئەم بکوژە ئەنجامی داوە لەسەر داڵدەدانی بەرپرسان بۆ بکوژەکان بەڕێزە دەڵێ چی؟ من پێم وابوو لە بەشێکی قسەکانم ویستم تیش بخەمە سەر ئەم بابەتی داڵدەدانە بەڵام پێش ئەوە شتێکەکە هەیە پێش داڵدەدان کە زەڕورە قسە لەسەر بکەین ئەویش ئەوەیە من زووتر وتم لەبەر ئەوەی زۆر جار کە ئەم تاوانانە ڕوودەدەن کاتێک کەسێک دەکوژرێت لە ڕووداوێک ئەم خەڵکە کە سوکاری هەردووچیان بەر لەوەی بچن لە دادگا کەیسەکانێک لا بکەنەوە کە لە دادگا تاوانبارەکە سزای خۆی وەردەگرێ و ئەو کەسی مافی خوراوە کوژراوە مافەکەی وەردەگیرێتەوە ئەو حەقی وەردەگیرێتەوە بۆ ماڵ و منداڵ و کە سوکارەکەی خۆی ئەمە وازێنن دەچن لە ڕێی حیزبەوە یا لە ڕێی دیوەخانی عشیرەت و مەجلیسەوە سوڵحەوە دەچن سوڵحەکە دەکەن بە حساب کاتێک 10 ساڵی بەسەر دەچێ نەوەی کوژراوەکە پێڕادەگەن کوڕەکانی گەورە دەبن پرسیاری باوچیان دەکەن کاتێک سیر دەکەن باوچیان نەماوە
واو کەسێ باوکیانی کوشتووە وا دەسوڕێتەوە و کەس پێی ناڵێ بەری چاوت دوو برۆیە و هیچ لە بەرامبەر خوێنی باوشیان هیچ وەرنەگیراوە ئەم کەسە یەک دقە نەچوتە ژوورەوە بۆیە بڕیار دەدەن بڕوایان بەم سڵح و بەم بابەتە نەبێ بڕیاری تۆڵەسەنەوەی باوشیان دەدەن وەکەوەی بینیمان ئێمە دەیان کەیسمان لەلایە کە بەم شێوەیە تەنانەت کەیس هەبووە لەبەردەستی ئێمە بووە کێشەکە گەڕاوەتەوە بە 25 ساڵ پێش ئێستا کە بەحساب سڵح کراوە ئێستا کە سوکارەکە قبولیان نەبووە سڵحە چونکە پێیان وا بووە کاتێک سڵحەکە کراوە خەڵکێک بۆ خۆی سڵحەکەی کردووە کە کوڕی خۆی کچی خۆی خێزانی خۆی هەر پرسی پێ نەکراوە ئەمە کێشەکەیە خەڵک پەنای نەبردووە بۆ ئەمە چەند بەرپرسێک چەند خەڵکێک تەداخولیان کردووە بە ناوی سڵحەوە بەم کارە هەڵساون سەرەتا داڵدەی تاوانبارەکەیان داوە مانجێک دوو مانگ سێ مانگ داڵدەیان داوە نەیان هێشتوە بکوژرێتەوە نەیان هێشتوە ڕادەستی پۆلیس و دادگا بکرێ نەیان هێشتە شوێنەکەی هەر دیار بێ لای خۆیان وەکو پاسەوان بەخێویان کردووە و بە ناچاری زۆر جار تەڕەفی دیکە یعنی لایانی دیکەی بەرامبەر ڕەنگە لە ئاستێکی کۆمەڵایەتی نزم ببن توانێت ئەویان نەببی شەڕی ئەو هەموو بەرپرس و خەڵکە بکەن کە داڵدەی ئەم تاوانبارەیان داوە بۆیە ناچار بوون ڕازی بوون بچن سڵح بکەن لە بەرامبەر ئەگەر شتێکی کەمیش بوو بێ کام سڵحە دواتر هیچ اعتیبارێکی یاسایی نییە و مافی ئەو کەسێک کە کوژراوە وەرناگیرێتەوە بۆیە ئێستا ئەوەی کە گرنگە تاوان ئەو خەڵکانێک کە داڵدەی تاوانباران دەدان بە دڵنیاییەوە لە ترۆپچی دەسەڵاتن کەواتە ئەوانە دەبی بەر لە هەموو کەسێک خۆیان بێن هەموو ئەو تاوانبارانی کە داڵدەیاندانە یا پشتیان گرتوونە ئەگەر دەیانەوێت کۆمەڵگەی کوردستانی واگە دەیانەوێت هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان سیستەمێکی تەندروست بێ سیستەمێکی دادپەروەر بێ بابێن واز دەم تاوانبارانە بین و ڕادەسی دادگایان بکەن و بچن لە چاکسازی و بەندیخانەکان سزای خۆیان وەربگرن خۆ لە هەرێمی کوردستان بەڕێسان دەزانن سزای لە سێدارەدان ڕاگیرایەوە ئەم سزایە جێبەجێ ناکرێت لەسەر ئەو خەڵکانێک کە تاوانی کوشتن ئەنجام دەدەن بۆیە هەر لێ بگەڕن بە ئەم خەڵکە بۆەوەی کە سوکاری ئەم کوژراوە دڵیان ئاسوودە بێتەوە هەریز نەبێ بزانن بکوژەکە و قاتیلەکە و ئەو کەسێک کە تاوانی بەرامبەریان ئەنجام داوە ناسوڕێتەوە پیاسەی ناکە سەفەر ناکە گەژ ناکە ناخوا ناسوڕێتەوە لەم شارە وا لە بەندیخانە کەوتووە بۆی ئاسوودە منە خەمە کچی هەیە کوڕی هەیە خێزانی هەیە کە سوکاری هەیە دایکی جەرگسوتاوی هەیە بۆیە دەبێ بەر لە هەموو شتێکەوەی کە جەنابشتان ئاماژەتان پێکرد ئەرچی بەرپرسیارەتی عادەتەن لەسەر ئەو کەسەیە کە بەرپرسیارەتی هەیە یعنی بۆیە بۆتە بەرپرس بۆیە دەسەڵاتی هەیە چونکە بەرپرسیارەتی هەیە بۆیە دەبێت ئەم شانی خۆی پێشەموو کەس بداتە بەر ئەم بابەتە وەڕێز لە یاسا بگرێت چونکە ئەمە خۆ هاوڵاتیەکی سادە لە شەقام ڕەنگە گەورەترین سەرپێچی هاوڵاتیەکی سادە لە شەقام بریتی بێ لە سەرپێچیەکی هاتوچۆ ئۆتۆمبیل هاوڵاتیەک نانی خواردنی نەبێت چ پارەی ئەوەی هەبی دەماچەیەک بکڕێ و بچی تاوانی پێنجام بدە خۆمە بە ئاسانی ناکرێم زۆر باشە ئەو هاوڵاتیە چێ لە پشتە تاوانێک ئەنجام بدە دەکرێت بەڕاستی دەستگا ئەمریکاوە ئەو پێیامە بڵاوکەنەوە و حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەمە ئیعلام بکە کە ئەو تاوانباران ڕادستی دادگا و پۆلیس بکرێن زۆر باشە دکتۆری لە ئێستا لە هەرێمی کوردستان بە تایبەت لە دوای ڕێفراندۆم و بە تایبەتی تریش لە دوای ئەو دۆخە خراپەی کە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە نێو هێزە سیاسیەکان بە تایبەت لە نێوان پارتیویشەتیدا دروست بوو ئێستا تحریکێکی ئەعلامی هەیە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان و بە تایبەتی پارتیویشەتیش ئیش لەسەر ئەوە دەکەن کە هەردووشیان شارەکانی یەکتر وەکو دوو شار وێنا بکەن کە تێیدا توندوتیژی ئەوەندە بەربڵاوە کە لە شاری خێو بچێ خێو یعنی ئێستاگەر سەیری ئەعلامی ئەولا بکەی ئەعلامی هەولێر ئەوەندەی تەرکیزی لەسەر سلەیمانیە لەسەر ئەو ڕووداوانەیە کە لە شاری سلەیمانی ڕووەدا ئەوەی کەسێکە لە سلەیمانی نەژێوا دەزانێت کە لە سلەیمانی شارێکی بێساحێب بوو بێ حاکمە بە هەمان شێوەش ینی ئەعلامیش لێرە ئەعلامی حیزبەکانیش لێرە لە هەمبەر هەولێر ئاوها دەکەن لەسەر ئەوە دەڵیسی بەڕێزت بەداخەوە ئەوە کۆمەلگای کوردی ئەوە نەیتر بەرە و پەرتەوازەیی بەرە و وێرانی تر ئەبات ئەم دوو هێزە ئەگەر ئاوا سیر بکەن جوانی خۆیان لە ناشرینی ئەوی ترا ببینێتەوە لە ڕاستیە سیاسەتێکی ئێجگار هەڵەیە و سیاسەتێکی زۆر خراپە کۆمەلگای کوردی تاکی کوردی خێزانی کوردی زەرمەندی یەکەمە و ئەوان ئەوە جێ چاوەڕوانی بەڕێی من یعنی ئەم دوو دەسەڵاتدارە لە کوردستان ها
ئەوەنەی خەمی ئەویانە تەمەنی خۆیان درێژ بکەنەوە ئەوەنە خەمی ئەویان نەبووە کۆمەلگای کوردی بەرەو چوو ئەبات و تەواوی ئیشوکار و سیاسەتی ئەوان لە ماوەی ئەوەنە ساڵا لە بەرژەوەندی خۆیان نابووە لە زەرری خەڵکی کوردستان نبووە بۆیە من ئەمە چەندین جاریتری شەوتومە لە چاوپێکەوتنەکان لە نووسینی شەوتومە دەمێکە شەڕ لە نێوان خەڵک و دەسەڵاتداری کوردیە هەیە نەک تەنیا ناتەبایی شەڕ لە بەینانە هەیە بەس بەداخەوەی تر ئەم شەڕە تا ئێستاکە دەسەڵاتدار بازەکەی دا هەڵبەت خەڵک باجەکەی داوە ئەوەنە ئەزمونێکی ناشرینمان بەرهەم هێناوە وای لێ هاتوو ئینتیما بۆ خاک بۆ نەتەوە بۆ شتە هەرە جوان و باشەکان کە سەدان هەزاران کورتکایە بووە قوربانی ئێستا بێباغ کراوە خەڵک وای لێ هاتوو ئینتیمای بۆ شتەکان نەماوەشتە هەرە جوان و پیرۆزەکان بێباغ بووە ئەلێرە مەبەستم ئەگەر بێمەوە وادارم دوور نەکەم لە پرسیارەکەی جەنابەت هەمیشە ئەم دوو هێزە جارجارە پێویستیان بوو کە یەکتری ناشرینکەن بۆ ئەوی خۆیان جوانکەن جارجاریش تەبان لە نێو یەکتریا و زۆر چاکە دکتۆر لە بەرەوەی کاتێکی کەم ماوە ئەگەر ئەم دۆخەوەها بەردەوام بێ عواقبەکەی دەرەنجامەکەی چی دەبێت لەسەر ئەم کۆمەڵگە لە ئێستا خراپتر ئەبێت لە ئێستا خراپ کۆمەڵ چاوەڕێ دەبێت چیتر بکەین ینی بەڕێی چاوەڕێی لە ئێستا خراپتر بکەین خراپترەکە ئیتر یعنی ئەگەر ئێستا لە ڕۆژەکە 5 کەس بکوژرێت چاوەڕێ ئەو بکە لە ڕۆژەکە 5 کەستر بکوژرێت ئێستا هێزە سیاسەکان هەتا بڵین ناکۆکو ناتەبان ئەو کاتان لەگەڵ لەوەی پەیوەستە بە پەیوەندی نێوان هاوڵاتی و موسساتی ڕسمی هەز ناکەی تر شتێک نامێنێتەوە بەناوێنەکە گەورەتر ئەبێتەوە موسسات لە شوێنێکی ترە و خاڵاتیش لە شوێنێکی ترە هیچ یەکێکیان وەکەڵی پێویستیان بەویتر نابێت هەموو شتەکان ئەبێتە شتێکی ڕۆتینی شتێکی ڕەمزی تەنیا شتێکی بۆ دیەکەوتەوە باڵێن کۆمەلگا بەبێ سیستەم ئەڕاتە ڕێوە ئیتر ئەویش ئەبێتە یاسای جەنگەڵ تایەبێت کێ بەهێز بێ ئەویتر لە ناوە بات و کەس لە کەس ناپرسێتەوە با بڵێن ئیتر مافیایی چۆنە مافیا ئەوەیە کە من لێرە چوومە دەرەوە بمگرن بمکوژن کەس نەڵێ بۆ وای کرد چی لێ هات چێ نەبوو لەو بابەتانە لە ئێستا خراپتر هەیە بڵێ ئەگەر پێمان وابێت لە ئێستا خراپتر نییە ئەگەر حاڵاوڕێ هیوادارم ئێمە یعنی ئەوەنش ڕژبین نەبین و با بڵێن زمانمان بە شتی شەڕانە ڕات عکسی ئەمە ببینین هیوادارین دەسەڵاتداری کوردی درک بۆ بکە کە ئەگەر ئەوێت خۆی جوان کات کۆمەلگای کوردی جوان بکات یعنی ئێمە ئاسانە بتوانی جارێکی تر ئەم دۆخە چارەسەر بکەین بەڵام بە دووسێ مەرجەر ئەوە نێت تۆ بڕیارت دابێت کە گەندەڵی نەهێڵیت یاسا جێبەجێ بکەیت هۆشیاری سیاسی هۆشیاری ئیداری ئابووری پەروەردەی زانستی ئەخلاق هەموو ئەمانەی تر بڵاوکەرەوە و کاری زۆری ئەوێ ڕاستەکە گەرچی من بۆ خۆم چاوەڕێ ناکەم لەسەر دەستی ئەمانە نەخێر لەسەر دەستی ئەمانە ڕوونادا بەڵام ئەوە نازانم کە ئەگەر ئەمە ئەرشی هاوڵاتی چیە لە ئێستادا ئەگەر ڕەشبینی لە بەرامبەر دەسەڵاتی هاوڵاتی ئومێدم بە هاوڵاتی کورد هەیە کە خاک و نیشتمانەکەی خۆی زیاتر خۆش بێت زیاتر پابند بێت بە یاساوە زیاتر هۆشیاری ئەوەی هەبێت یەکتری کوشتن سوودی نییە با نەرمونیان بین لەگەڵ یەکتریا با خۆشەویستی و میهرەمانیمان هەبێ با لێبوردەییمان هەبێ لە بەرامبەر یەکتریا ئێمە کۆمەلگایەکی زۆر گەورە نین وڵاتەکەمان هەمووی 3-4 شارین ئەکرێت زۆر بە ئاسانیە توانین لەگەڵ یەکتریا بژین زمانمانیەکە ئاینمانیەکە نەتەوەمانیەکە تاریخمانیەکە ئێمە ساڵانێکی زۆر چارە نووسمانیشەکە ساڵانێکی زۆر نییە لە ژێردەستی دیکتاتۆری ڕزگار زۆر باشە ئەتوانین ئومێدم بە هاوڵاتی هەیە هیچ ئومێدێکم بە دەسەڵاتی کوردی دەقەونیوەک ماوە کاگە محەممەد گۆمەشینی دەمەوێت ئەم دەقەونیوە بۆ بەڕێز بەڵام بە پرسیارێک لە بەڕێزت بکەم دەگوترێت یەکێ لەو هۆکارانەی کە وا دەکا بکوژ ینی بەردەوام بێ لە کوشتن و دیاردەی کوشتنیش لە هەرێمی کوردستان هەر درێژەی هەبێ ئەوەیە کە بکوژ ترسی نییە لە سەرنجامی کوشتن ئەگەر بژگیرێ ئێستا شتێکتر هەیە کە پێی دەگوترێت لێبوردنی گشتی دەگوترێت زۆر لەوانە یا هەندێک لەوانەی کە بکوژن لە ڕێگەی ئەم لێبوردن گشتیانی کە لە هەرێمی کوردستان دراون دوجار ڕزگار کراون بەڕێز لەو بارەوە دەڵێتی هەز دەکەی ئەمە تەوزیفێکی سیاسی کرابێت کاک شۆڕش ئەمە بابەتێکە ینی تەسەوڕ بکە زۆر جەدەلی لەسەر مناقەشەشی زۆری لەسەرە بابەتی ئەوەی ئایا سزای لە سێدارەدان لە هەرێمی کوردستان ئەمە لە نێوان داکۆچکارانی مافی مرۆڤ لەگەڵ ئەو خەڵکانەی کە بۆ نمونە بە دوای تۆڵەسەنەوەن تا ئێستا نەگەیشتۆتە حدێک تەنها ئێستا یاساکە هەیە بەڵام جێبەجێکردنی وەستاوە لەوەی ئایا بوونی سزای لە سێدارەدان باشترە بۆ ئەو کەسانێک کە تاوانی بەم جۆرە ئەنجام دەدەن یاخود نەخێر دەبێت ئەمە ئەم کەسە سزای دیکە وەربگرێت کە ئێستا لە هەرێمی کوردستان وەکو دەبینین کە جێبەجێ دەکرێت لەبەرەوەی لە سزای لە سێدارەدان خەڵک دیسان ترسیەوەی هەبوو کە خەڵکێک دەستگیر بکرێت بە تاوانێک دەستگیر بکرێت
و لە ئەسڵیشدا لە بنەڕەتیشدا دەستی لەم تاوانە نەبێ و دواتر سزای سەدارەدانی بە لێبوردنی گشتیوە لەبەرەوەی کاتم کەماوە دەگوترێت کەسانێک کە قاتلن معقولە ینی بەر لێبوردنی گشتی بکەون دەگوترێ ئەمە دەرفەتێکە بۆ ئەوەی جارێشتر ینی خەڵکی تر ینی ئەمە با بۆ زانیاریت یعنی ئەگەر سەیری لێبوردنی گشتی ئاخیر بکەی لە هەرێمی کوردستان هەر ئەوە ئاسان نەبوو بگوترێ هەرچی لە سجن و بەندیخانەکانە بەر لێبوردنی گشتی یعنی ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ خۆمان ئەندام بووین لە هەموو لیژنەکان لە شار و شارۆچکەکان بۆ ئەم کەیسە و ئەم کەیسە زۆر ئاسان نەبوو یعنی هەر ئەوە نەبوو کەسێک کە کەسێک کوشتۆ بەردەبێ یەکی لە مەرجەکان زۆر بە ئاسانی خەڵک هەیە بەر بووە من ڕۆژنامەنووس وەکو بەڕێزە دانیشتووە لەگەڵ من ڕۆژنامەنووسی دیاریم هەرێمی کوردستانە لە خەڵک نێراوە بۆ ئێرە بۆی بیکوژن و گیراویشن دراون بە دادگا و اعترافیشیان کردو دواتر بە لێبوردنی گشتی بەبێ ئەوەی ئەم ڕۆژنامەنووسە پێی بزانێت چوزانم ئازاد کراوە بەگوێرە ئەو راپۆرتانی بەدەست ئێمە گەیشت و ئەندامانی لیژنەکەشمان هەبوون لە هەموو شارەکان بە شێوەیەکی گشتی ئەوەی ئەمە بینیمان هەموو ئەو خەڵکانە بەپێ ئەو یاسا و بڕگانەی یاسا لێبوردنی گشتی ئازاد کران یەکێ لە مەرجە هەرە سەرچەکان ئەوە بوو کە دەبێت لە دەرەوەی دادگا بەر لە لێبوردنی گشتەکە ئەم خەڵکە سڵحیان کردبی و لە نێوان خۆیان ڕێککەتبن و ئەمە پسند کرابێ وە کۆمەڵک ڕێکاری دیکە ئەگەر حاڵەتێکی وا هەبووبی بەڕاستی من یعنی ئاگادار نیم کە کەسەکە نەسۆ بابەتێکی وای نبی و هەز ناکەم یعنی من ئەمە بەڵام ویستم تەنها ئەوە بڵێم ئێستا قۆناغی کۆتایی من لە چەند سانیەک دەمێ ئەوە بڵێم لە کۆتاییدا بۆ چاکردنی ئەم قۆناغە تەعاان ئێستا ئەمە دەستخۆشی لە دەستگا ئەمنیەکان و هێز ئەمنیەکان دەکەین کە دەستیان بەم هەڵمەتە کردووە هیوادارین دادپەروەرانە بن چاوپۆشی لە کەس نەکەن لەو خەڵکانی کەسێکی بێمۆڵەتیان پێەیە کە ئەمە دڵنیایی دەداتە هاوڵاتی تاوانباران ئاوا لە شاشەکان ئیعلام بکەن بۆ خەڵک کە دەژیر کراون بۆی خەڵک دڵنیا بێ و هەروە دەستگاکانی ڕاگەیاندنیش ڕۆڵیان هەبێ بەڕاستی تۆزێک ئەم بارودۆ خوژینگە سیاسی کاتم نەماوە کاک مشەوەشە تۆزێک ئارامی بکەنەوە بۆی هاوڵاتی لای خۆی ئارام بێ و سوپاسش بووەوە زۆر سوپاسانەکەم زۆر بەڕێز کاک محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان کە لە هەولێری پایتەخت لەگەڵم بووی زۆر سوپاسانەکەم هەروە زۆر بەڕێز دکتۆر سەمەد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و دەروونناسی زۆر سپاسی تۆشەکەم سپاس بۆ ئەوەی بەڕێزیش بینەرانی بەڕێز لە پەنای خی گەورەدا بن خواتان لەگەڵ.